ئەوە لە سەرەتای خوێندن ئەوەیە کە منداڵەکەی باش پەروەردە بکە و دووری خاتەوە لە سۆشیال میدیا و لە ئامێرە ئەلکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان و هەروەها نانێکی چاچی بداتێ و پەروەردەی باش بکاتن کە زیاتر خولیای ئەوە بیتن کە بخوێنیتن و وازبەکانی خۆی بە سەرکەوتووی بکاتن. گرنگترینش دەبێت لەگەڵ مناڵەکانە با بڵێن کە ڕۆم بۆ قوتابخانە دائیمەن فۆڵۆئەپیان پێی باوەڕێ بزانە چی دەخوێنن چی ناخوێنن چی دەکەن لە قوتابخانە برادەرەکانی کێیە لەگەڵ مامۆستاکانە چۆنە خوێندنەکەی دەکا با بڵێن کاتەکانی بۆ دابەشکەی ئەو کاتە بۆ خوێندنە ئەو کاتە بۆ ئیسراحەتێتی ئەو کاتە بۆ یادیەتی ئەوانە گەلێک مهمە. سەرەتا وازانن دایک و باوکان جلوبەرکردین و جانتاکردین و هەر ئەو شتانەی پێداویستی و قوتابخانەیە هەروەها ژوورێکی بەجیا و ئایپاد و مۆبایل و وایفای بۆ دادەنێ وەڵام من چییە کوڕەکەم منداڵەکەم دەمەوێت ژووری بەتەنها هەبێ بۆ خۆی بەتەنها سعی بکە و لێشی ناپرسێتەوە ئایا ئەو منداڵە چی دەکە لە ژوورەوە بە هەر خەریکی خوێندنە ئایا و هەروەها ڕۆژانە پێویستە لەگەڵی بێت.